ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن ای دندا رانوی جانشین بوی لکوی ای وی دندا ریموی خالمشین بوی لکوی شیرین داماجو شیرین گرماجو شای سوزن خابر شیرین گرماجو دنیای بوون و ژیانم بووی تۆ جەداڵەی خوڕەی خۆشی و پێکەنینی شەوانم بووی تۆ ڕووباری کەڵاگەتی دنیای بوون و هنەمانم بووی ئێستاش گوڵم بۆ تەلاری بێوینی ئەم دنیایە بۆ مژدە زەرگۆڕیتەوە ئەم وڵاتی پڕێ سەفایە پڕێ سەفایە بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدارەوە بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان کاک هەژار عوسمانە کاک هەژار عوسمان یەکێک لەو هونەرمەندانەیە کە تا ئێستا بەردەوام بووە لە کاری هونەریە و زۆر کاری بۆ مناڵان ئامادە کردووە هیوادارم تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن کاک هەژارگیان زۆر خۆشحاڵم کرد لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی زۆر سوپاس دەکەم کاک زۆراجان منش بە خێراتنیەوە ئاکەم و بە خێراتنی هەموو هاوڕێیانی پشت کامێراکەم زۆر سپاس کاک هەژارگیان هەموو هونەرمەندان گەشتێک بەناو ژیانی هونەری خۆیان ناکەن کە ساڵی چەند لەدایک بووی لەکوێ لەدایک بوویەوە چیت خوێندووە سەرەتا زۆر سوپاستان ئەەکەم سوپاسی کەناڵە خۆشەویستەکەتان ئەەکەم ڕۆژهەڵات تیڤ سوپاسی ماندووبوونتان ئەەکەم ئەوەی ڕاستی بێ منی شاروەکو هەموو هاوڕێکانم هەموو ئەوانی کە لە چاوپێکوتنەکانە باسی هەمووی لە سەرەتای مناڵیەوە خولیاکە دەرەکەوێت جا پێشەوەی باسیەوەکەم بە لەدایکبووی شارۆچکەی ماوەتم لە شارۆچکەی ماوەت لەدایک بووم بەڵام ژیانم هەمووی لە سلێمانیا بووە خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم لە سلێمانی تەواو کردو و پاشان بۆ خوێندنی دیپلۆم لە پەیمانگای تەکنیکی چوومە شاری مووسڵ و
کۆتایی خوێندنیشم لە پەیمانگای سلێمانی تەواو کرد پەیمانگای تەکنیکی سلێمانی ئەمە وەکو خوێنن ڕاستە خوێندنەکەم هیچ پەیوەندێکی بە هونەر و مۆسیقاوە نیە بەڵام لە پاڵ خوێندنەکە ئێمە لە سەرەتای بڵین کە دروستبوونی حەز و ئارۆزۆکانەوە خولیاکمانتیا دروست بوو کە شوێنە بدۆزینەوە کە خۆمانی تیا بەتاڵکەینەوە یا خۆمانی تیا پەروەردە بکەین باوەکانە سەر قاڵکن بەتڵنیایی ساڵی چەند لە ساڵی 1969 لەدایک بووم خۆم کەشف کرد وەلەو زۆربەی برادران ڵێ پێێتەوە دیانێ لەوە ناچێتەوە مالیدی لەدایک بووی ساڵی 1969 بەڵام ساڵی 1969 وەکوتم لە شارۆچکەی ماوەت لەدایک بووم پاشان هاتووینەتە سلێمانی لە سلێمانی گەورە بووین خوێنم تەواو کردووە لە سەرەتای ساڵی لە سەرەتای بڵین هەشتاکانەوە چوومەتە بواری هونەری وەکو فێربوون سەرەتا فێربوونی مۆسیقا لە ساڵی 1970 من چوومە چالاکی قوتابخانەکان لە لای مامۆستا ئەنوەری خۆشەویست فێری مۆسیقا بووم فێری ئامریکەمان دەستم کرد بە ئامریکەمان و خولی هاوی نەبوو بێگومان ئێمە لە هاوی نبوو چکە لە دوای قوتابخانە بوو لەو ساڵەیە بڵین لەو چەند مانگەی هاوینە 2 مانگ 3 مانگ بوو ئەو سەرەتایی کە پێویستە بۆ هەموو خوێندکارێکی مۆسیقا و یا بڵین ئامریکەمان ژەن فێربێ ئێمە فێری بووین بەڵام پرۆسی مۆسیقا پرۆسێکی بەردەوامە ئەوە نیە بڵێ تۆ لە بۆستیت و تەواوم کردو نە ئەوە سەرەتایە بۆ ئەوی کە بیناسین بزانین ئێمە چیەکەین و چۆن ڕێگای خۆمان هەڵبژێرین ئەوە بوو لە پەیمانگای هونەرجوانەکان بێگومان دەورەکەمان خولەکەمان لێوە بوو لای مامۆستا ئەنوەر دوای ئەوە خوێندکارانی یا قوتابیانی کە باش بوون هەڵی بژاردن بۆ دوو تیپی مناڵان هەبوو لە سلێمانیە بەناوبانگ کە سەر بە تیمی مۆسیقای سلێمانی بوون بێگومان تیپی تریش هەبوو وەکو تیپی بێخود و چەند تیپێکی تری مناڵان بەڵام ئەوەی کە ناسرا بوو سەر بە تیپی مۆسیقای سلێمانی بوو کە مامۆستاکانی تیپی مۆسیقای سلێمانی سەرپەرشتیانە کرد تیپی نەورۆز و تیپی پیرەمێرد بوو کاردووکیان مناڵان و تیپی مناڵانیان تیپی بێخود جیا بوو لەوان تیپی بێخود جیا بوو وابزانم تیپی بێخود سەر بە تیپی مەولەوی بوو ئەگەر بە هەڵیانە چوو بووم وازم کاگنیاز و ئەوان لە تیپی بێخود بوون مامۆستا نامدار سەرپەرست بەڵێ مامۆستا نامدار سەر بەڵام مامۆستا نامدار چووە دەرەوەی وڵات ئەو کاتە بە بۆنەی بار و زوروفی سیاسی زۆر لە مامۆستا دلێر هەروەها سەرپەرشتی تیمی مۆسیقای وابزانم شێخ مەحموودیە کرد وەختی خۆی هەبوو بەڵێ کاتی کارزان و فەرمان کە دوای ئەو کارە ساتەکەی کە قەوما یادیان بەخێر ئەو سەفەری دەرەوەی کرد ڕۆشت تیپی مۆسیقای نەورۆز مامۆستا عوسمان دایم مەزران بووە بزانم ئەو هەر لە سەرەتاوە ئەو دایمەز ئەو سەرپەرشتیە کرد من چوومە تیپی مۆسیقای نەورۆز بە خۆشحاڵیەوە لەوێ وەرگیرام وەکو ئامێری سەرەتا لە ئامێری کەمان بووم دوایی کە ڕاستی زانیم ئێمە ئەو کەس جەماعەتی کە چوون بۆوێ لێکیانە هاوڕێ خۆشەویست هونەرمەند فەرات حەمە ساڵح و کاک ئامانجی حیا و کۆمەڵی برادری تر ڕێبوار ساڵح و کاک محەممەد ئەبوبەکر و ئەمانە زۆر بەمان ئامریکەمان بووین قەڵباڵیکی زۆریشە بوو ئەنی ئاستم کەوتم بەخوا خەمی ئەوم بوو وەرنەگیرم لەو تیپەیە ئەو بوو مامۆستا سەلاحیش پێشتر پێوتم بە مامۆستانەوەی دەست پەنجەی گرتم وتی وەرە مامۆستا سەیری ئەم پەنجانە کە تیرۆکیە چەند جوانەوە هەر بۆ چەلۆ دروست کراوە ئیتر ئەو فکرێ لەلام بوو یەکێکی لەوانە کە لەو تیپەیە بوو لە تیپی نەورۆزا بوو کاک دلێر دکتۆر دلێر کە هەر خزمی خۆمە بڵێن ئامۆزا و ئەوانین حەزف چەلۆ بوو چەلۆی ئەژەن لەوە تۆزە خۆشەویستیەکەم لا دروست بوو چەلۆکە بەڵام یەکشت تۆزە سار بووم قەبە بوو ئەمریکی قەبە بوو هەڵگرتنی بۆ تەمەنی من تۆزە قورس بوو بۆ ماڵ و بۆ شتانە تۆزە قورس بوو هاتشۆکەی لە خولەکەی مامۆستا عوسمان وتی تۆ وتم مامۆستا پێشەوەی تۆ تاقیبکە من حەزم لە چەلۆیە حەز ناکەم لەسەر کەمان بەردەوام حەزەکەم فێری چەلۆش بوو زۆری پێخۆش و خۆشی عازف چەلۆ بوو بەلایەوە غەریب بوو تۆزێ مناڵێک کە چەلۆی زۆر نەناسیەوە و هینە چۆن و حەزی لە چەلۆیە ئیتر کەوتم دلێر جافیانە من دلێر لە ماڵەوە بینیمە ینی شتانێش چەلۆ ئامریکی حەزینە خۆشە ینی ئامریکی نییە و زۆر هینیش نییە بڵێم قورس نییە وەکو کەمان تۆزێ قورسی تیا لەبەری بچووکە تۆن دانانەکانی حەساسترە ینی تۆ تا تۆنی پاگ زۆر پرۆڤە و زۆر نەکەی لەسەری تۆنەکانە تۆزێ نەشازی زۆرە بێ لەبەرەوە چەلۆ تۆزە مەسافەکەی زیاترە
ئەمریکی کەمیشە دایمەن مەرغوبشە لە هەموو تیبیکشە لە پێشەوەیە دیارە ئەبێت یایە بێت زۆری پێخۆش بووە ڕاستی زۆری پێ و سەیری 150 کردم زۆر مولائیم بوو ئەنی بۆ چەلۆ 50 تیرۆکی و درێژ بۆ 50 زۆر باشە بۆ چەلۆکە ئیترەوە بوو من ئەمریکی چەلویان نامێ فەتێکی زۆر تقریبەن 9 مانگی لەسەری بەڵام کێشێکمان هەبوو لێە ئێمە 4 عازف چەلۆ بووین و 3 ئەمری چەلۆمان هەبوو من بووم دکتۆر دلێر بوو کاک مامە عەزە بوو لەگەڵ کاک خۆشمەند یادی بەخێر ئێستا ئەو وابزانم لێرە نەماوە نازم لە دەرەوەی وڵاتە کێشەکەمانەوە بوو چەلۆک بە تەنیان نەمەتوانی وەری باسی ناخۆش بە ڕۆژە لای من ڕۆژە لای مامە عەزە بێ من مامە عەزە بەرێکەوتم چکەویش خۆی عازف عود بوو لە تیپی شنوورەوە پێشتر کە هاتبوو بۆ سلێمانی چەلۆی دەسیاوێتتر ئەو دوانەمان باردووکمانێک چەلۆمان هەبوو فەتێکی زۆر لەسەر چەلۆ مامەوە تقریبەن ناڵم 9 مانگێ باش ڕۆیشتم دوایی مامە عەزە هەستی کرد کە من هەر حەزم لە ئەمریکەمان و ئەمانە هەیە وتی من ئەمە ڤیۆلامان هەیە تۆ بۆ ناوی عازف ڤیۆلامان نییە وتم ڤیۆلا چۆنە وتی هەر عینی کەمان وایە تۆزە گەورەترە هەر بە شانە گیرە ئەوانە منیش ڕاستی نەمزانی نۆتەوە و منهەج و شتەکەی چۆنە بەگەر ئێستا بمزانێت لەوانێ نەمگۆڕیایە ئەمریکەم چووکە هیچ منهەجێکم نەبوو وتم باشە حەزم لێ بوو هەم ئامریکی تایبەت بە خۆشمە بوو باشتر بوو خۆشتر بووی تی بوو وەرم گرت بووم بە عازف ڤیۆلا کە ڤیۆلاکەم بینی ئەیوتمەی منهەج وتیان وەڵام منهەج ئەبێ بۆ پێیاکەین ڕاستی لەو سەردەمایە لە ناوەڕاستی هەشتاکانە بوو ئەو شتانە زۆر کەم من مەجبور ئەو کاتە ئەوەی کە منهەجی کەمان و چەلۆ ئەمانە زۆرتر بوو هاتم کەمانم بە خۆم بەدەست ئەنووسی و تەحویلمە کرد مثلا هانسێتم هێنا هانسێت پارتی یەکەمەکەی هەموویم بەدەست ئەنووسی تەحویلمە کردە باید تەحویلێکی تۆ نەدای بەزێنی بۆ ڤیۆلا چکە ڤیۆلا کلیلی دۆ بەکارێنێ کەمان کلیلی سۆڵ بەکارێنێ چەلۆ کلیلی فا بەکارێنێ کلیلەکانیان جیاواز مەجبور بووم وایە بەدەست خۆم بیکەم بەدەست بینوسمەوە ئیسنساف و 6 تۆزە کەم بوو هەتا وابزانام کتێبێکم دەستکە و مامۆستا جەمال سابیر بوو لە پەیمانگا و کاتەوە ئەزام محازر بوو برایم سابر ببوورە محازر بوو ئەو کتێبەی هەبوو لە هەنگاری بوو زۆر دڵم خۆش بوو کتێبم دەستکەوت لەسەر ئەو منهەجانە ئەڕۆشتم بەڵام بەڕاستی وەکو هەر وەکوتم کەمان بەرنامەکانی تێروتەسەر نەبوو ئێستا هەمانە کەسانێک ڤیۆلا بژەنن ئێستا زۆرمان هەیە بەڵێ ئێستا زۆر ئێستا لەخوا بەزای بە مامۆسای تایبەت بە خۆی هەیە من مامۆساشم نەبووم کێشەکەم ئەوە بوو یانێ بۆیە مامۆسایکی کەمان هاتایە بەسی سێری بە ڕاستە شێوازی یینەکەی بەڵام فەرقی هەیە مەسەلەن ئێستا من لەم دوایان زانیم کە قەوسی ئەو ئەبێت تونتر دەسی پیا بنی تۆزە تونترە تۆنەکانی ئەو قەوسی پرترە ینی هەنێشتی هەیە تایبەت بە خۆیەتی دراسی تایبەتی خۆی هەیە ئێستا خریجی کۆلیجی هونەرە جوانەکانمان هەیە مامۆستان ڤیۆلاژەنن هاتیە سەرەوەی کە بڵێن لەو هەر لەسەرەوە مامەوە بەشداری زۆربەی تەجیلاتکردنەکان بڵێن تۆمارکردنەکانی ئەو کاتی تیپی نەورۆزم کرد کە بەرهەمی مناڵان و دوایی وردەوەدا چوومە ئامادەی گەورەمی تر بەرهەمی گەورانەمانە کرد بڵێن یەکێ لەو گۆرانیانە کە بۆ کاک بەهجەت یەحیا بوو لە وێنەکەشیمان لە پارکی لە باخی گشتی تۆمارمان کرد گۆرانی شەکرە بەفرە بوو شەکرە بەفرە بەسەر سەرمە ئارام دێتە خوارێ ئەو گۆرانیە بوو گۆرانیکی تر بۆ کاک بورهان بوو بورهان مەجی بوو لەگەڵ چەند گۆرانیکی تر لە تیمۆسخەس بورهان مەجید بڵێ جا تۆمار کرد بۆ تۆمارکردنەکانیش ئەبووە بچینە بۆ بیناکەی تۆفیق قەزاز ئێمە سەر بێ بین هەر ئەو ستودیۆکەی ئەوان بوو بەکاربێنێنە لەوێ مامۆستا عوسمان یا تەجیلاتی بۆ کردین یا مامۆستا ئەنوەر یا مامۆستا سەلاحڕۆف ئەو سیانە عیدی ئەوە بوون تەڵەن بە بەکرەش بوو کاتەوە کوێسا کۆمپیوتەرەوانە نەبوو زۆر ناڕەحەتی بوو تا بەرهەمێکمان تۆمارە کرد لە ستودیۆشی بەقەت بڵین ئەم هۆڵە بەجارێ وایە 30-40 عازفی تیا بووە ئەمێرژەن هەمووی بەیەکەوە جا گەرم نەپانکە هیچ نابیش بکە خۆ دەزانی مایکەڵ ئاسراوەیەکێ بکۆکیایە وایە لە ئەوڵۆجاییتە هەرەمووی لێبینەوە کۆرسەکانی عینش دەبا لەگەڵمان نبووین بڵاوە بوونەوە لە بازاڕایە تەنەرد وەڵاهی ئەو کاتە کە ئێمە کاسێتێکمان دەکرد کاسێت بوو کاسێتێکمان دەکرد ئیتی مۆسیقای نەورۆز بوو بەڵێ ئێستاش کاسێتەکە هەیە لە بازاڕە بڵاوە بۆ بەڵێ یەک دوو گۆرانی ئەو کاتە بۆیە
بڵێن ڕەزامەندی دایرەی ئەمنیەکان کاتەکەی ڕژێمی بەعس بوو با ڕەزامەندی دوانێ ڕەفز کرا یەکێ لەوانە گۆرانی ئێواری پاییز بوو کە بەسەر بازان پێشمەرگەیەکە ئەوترێ خۆی ئەو کەسێک کە تووشی بوو لە پێشمەرگە بوو لە دەرەوە بوو وازم کاک نەوزادی ناو بۆ گەباڵانە چوو جا زاوای کاک هەوار بوو عازبکەمان بوو لەگەڵمانە بوو دەنگیشی خۆش وەخت خۆی بەرانی مناڵانشی وتە بوو لە کلیپەکەیە لەگەڵ ئاڵا عومەرا بوو بە دوێ دوتویان ئاڵا عومەر و کاک هەوار ئەو گۆرانیان وت چۆن تەجیلمان کرد تەسویرمان کرد تەسویرەکە بەرنامەیەک هەبوو نەسەمات من میلادی تەلەڤیزیۆنی بەغا بوو لە تەلەڤیزیۆنی مووسڵ بوو بڵێن هەر لە کەناڵی بەغا پەخشەکرا هاتن بۆ بەرنامەیە بکەن لەو بەرنامەیەش بە فرسەتمان زانی ئەمە چەند جار ڕەفزمان وەرگرت بوو بۆیان ناکرد لەوێ دامادینکرا و داش بەزی لە تەلەڤیزیۆنی بەغا کە دابەزی خۆیان ئۆتۆماتیکی یان نا بە تەلەڤیزیۆنی کەرکووک لەنجاتمان بوو لەوینە دوایەوە لە ساڵ 1989 چوونە تیم مۆسیقای سلێمانیەوە تەڵان تیم مۆسیقای سلێمانی بەڕاستی بە بۆنەی زۆرۆفی سیاسی و کاتەوە هەنێ لە ئەندامە کۆنەکانی چوونە دەرەوەی وڵات تۆزێ تیم مۆسیقای سلێمانی بەرەو کزیە ڕۆژچکە ئەندامەکانی تر کەم بوون تەمەن هەنێکی بەرەو هەڵکشان بڵێن ڕۆژتوانێکیان وەکو لەوانە مەسەلەن مامۆستا ولیەمی حەناوەمانە مەسەلەن تەمەنیان زیاتر بوو زیاتر سەرقاڵ بوون بە چالاکی قوتابخانەکانەوە بەبار زانرا ئێمە لەو دوو تیپە کە پەروەردە کراون لە لایەن تیم مۆسیقای سلێمانی و تیپی پیرەمێرد و تیپی نەورۆز ئەندام بنێرن بۆ تیم مۆسیقای سلێمانی بن بە ئەندام لەوێ بۆی کار و چالاکیەکانی تیم مۆسیقای سلێمانیش بەردەوام بێت خۆشبەختانە کۆمەڵ لەو کۆمەڵی کایم و یەکێ لەوانە من بووم بە ئەندامی کارا وەرگیرام لە تیم مۆسیقای سلێمانی لە ساڵی 1989 هەتا ئێستا هەر ئەندامی کارم لە تیم مۆسیقای سلێمانی لەو ساڵەیە بڵێن تیم مۆسیقای سلێمانی لە 84 تەجمید کراوە بۆنەوەی کە بەرهەمی نەبوو بۆ قادسی سەدام لەبەرەوە تەجمید کرابوو نابووە هیچ کارێک بکە و هیچ کارێک بڵاو کاتەوە بەڵام لەو فترەیە کۆمەڵی کاری زۆر جوان کرا کۆمەڵی شتی زۆر باش کرا لە ژێرزەمینەکە بڵێ لە ستودیۆیە لە ژێرزەمینەکەی ماڵی مامۆستا ئەنوەرە تۆمار کرا بۆ ئیزگەکەی شاخ بۆ شاخ نێررا لێ بڵاوە کرایەوە دوای ئەوە بڵێ گەشتنە ساڵی 89 لە 89 نێردرا ئەو کاتە بۆ ئیزگەکە ئەنێرا شەر نەبوو بڵین تەنیا بۆ یەکێتی بێ ئەنێرا بڵاو کرایەوە ینی خۆشبەختانە یەک شت لە تیم مۆسیقای سلێمانی کە من فێر بووم تەنیا کوردایەتی بوو ئەو زۆر مهم بوو ئێمە مامۆستاکانمان قەت ڕۆژێ لە ڕۆژان باسیوی نەکردەوە بڵێ بە شانوباڵی حیزبێکە هەڵبە هەر بە ناوی کوردایەتیەوە اینجا یەکێک لەو مەرجانی کە ئێمە وەکو ئەندام وەرەگیران ئەبە ڕابردوویەکی زۆر پاکمان هەبووە بە خۆمان و خانەوادەکەمانەوە ڕاستە ئێمە گەنج بووین یا مناڵ بووین لەوانەیە ڕابردوویەکی هینمە وامان نەبوو بێ بەڵام خانەوادەکانمان نەکرا بە قیاس مثلەن باسی نەبووینە کەسێک کارێ باسی نەمان جاسوس نەبووە مثلەن کورد پەیوەەر بوویتە لەبەرەوە ئێمە لە ناوە شتینی هێنی ئەکرا تۆمارکردن نەکرا پەیوەندی هەبوو بە شاخ زۆربەی ئەندامەکانمان لەوێ کە دامەزرێنەری یەکێتی هونەرمەندان بوون لە تیپەکەی ئێمە هەبوو لە تیپی سلێمانیەوە لەبەرەوە ئەبوایە ئەو ئەمانەتە پارێزرێت ئێمەش مامۆستاکانمان بەڕاستی وا پەروەردەیان کرد وەسیقەی تەواویشیان پێمان بوو ئێمەش بە هەمان نەهجی ئەوان ئەڕۆشتین و ئێستاش هەر بە هەمان شەپ و ئەهین ئەڕۆین و کارمەندی هەموو حیزبەکانیش لە تیپی سلێمانی کۆ بوو یەکێ بوو لەو تیپانەی کە بەڕاستی تا ئێستا کە ماوەتە بۆ زیینویە وەکو بەرێکی کوردستانی وا بووە شیعیمان هەبوو کۆمۆنیستمان هەبووە پارتیمان هەبوو یەکێتیشمانەوە هەتا ئێستا لەمانە هەر بەردەوامە ئیسلامیشمان هەیە بڵێ نوێژەکات و ئینی خۆیەکە ئەمانەمان هەمووی هەیە حیزبایەتیمان نەکردووە ئەی جگە لەوەی لە تیپی مۆسیقای سلێمانی بوونەوە بەرهەمانەیە کە وەختی خۆی کە ڕژیمی بەعس نەهێشت کار بکەن بە فەرمی ئەوانە دوای ئەوە کە دراوە پێتان چیتان کرد لە دوای ئەوە بۆ هونەرمەندان ئاواز تۆمار بکەن چونکو تیپ مۆسیقای سلێمانیەکی لەو تیپانە بووە کە پشکی شیری بەرکەوتووە لە گۆرانی مۆسیقای کوردیە بەڕاستی سنگرێکیش بووە کە ئەو پێشمەرگە لە شاخ و تیپ مۆسیقای سلێمانی لە شار بوون ئەمە توانین شان بەشانی پێشمەرگە ورە بدەن بە پێشمەرگەشتانان ورە بەخشیش بن بەڕاستی تیم مۆسیقای سلێمانی قوتابخانەی کوردایەتی بوو لەم شارەیە بەڕاستی قوتابخانێکی هونەری کوردی بوو ینی هەتا لە خەڵکانی دەرەوەی سلێمانیش چاوێن لە سلێمانی لە تیپی مۆسیقای سلێمانیە کرد یەکێ لەوانە کە معجب من یەکەم چاوپێکەوتن کە کامگارەکان هاتن بۆ کوردستانی باشوور
من دانیشم لەگەڵیانە وتیان ئێمە شانازەیەکەم بە تیمۆسخای سلێمانی کە بەڕاستی حەزمان کردووە ئەو ڕێچکەی ئەوان بگرین ینی بەڕاستی ئەو گەورەیە ینی تیپی کامگارەکان خۆ دەزانی ناوبانیشی باشیان هەیە دەنگانەوەیشی باشی هەبوو هونەرمەند کۆمەڵی هونەرمەندی زۆری پێ ئێستا ئەوانی کایبینی ئەتوانم بڵێم لە سا 6 پەرۆدی تیمۆسخای سلێمانی بوون بڵێن من کە یەکێ بووم لەوانە توانیمە تا ئێستا نزیکی زیاد لە 40 خوێندکارم پێگەیانەوە کە ئێستا هونەرمەندن و ناویان هەیە و دیارن لە شارەکەیە لە ڕێی تیمۆسخای سلێمانیەوە بۆ بڵێن ئەمانە جا تیمۆسخای سلێمان هەرەوە نەبوو کاری تۆمارکردن و گۆرانی مۆسیقا بێ کۆڕ و سیمینار کراوە سەرپەرشتی مۆسیقای فلیم و بەرهەمە تەلەڤیزیۆنەکانی کردووەکی لەوانە مەسەڵەن ژاڵە کە ژاڵە و کاتە لەو سەردەمەیە کە وەکو شۆڕشێک وا بوو لە بۆ درامای کوردی مۆسیقاکەی مامەسا سەڵارۆ لە تیمۆسخای سلێمانی تۆمارکرا ینی بەڕاستی ئەمانە هەمووی کۆمەڵی یادگاری زۆر خۆشن کە ئێمە لەوێ لە کاتی تەجیلات و تۆمارکردنەکانە لەوێ ئامادە بووین لە تەجیلاتە بەشدارە بووین ینی زۆر خۆش بوو زۆر کاتێکی خۆش هەستمان بە هیلاکی نەجا لە هەموویشی مهمتر بێ بەرامبەر بوو ئەوە نەبوو بڵێ چاو پارەیە یا شتێک کەسێ چاوی لە پارە بێ یا چای لە شتێ بێ ئەوە خۆشەویستەکە زۆر بوو لە کاتی خۆیان ئێوارن لە دوای داوامی خۆمان بڵێنەوە کە خوێندکار بوو لە دوای داوامەوەی کە فەرمانبەر یا مامۆستا بوو لە دوای داوامەکە ئەمانەوە تا شەو درن ئەمە خەریکی تۆمارکردن و کۆبوونەوەی ناوبەناومان هەبوو وەرزی هەڵبژاردن نەکرا زۆر بە دیموکراتی ئەوەی کە بەتوانە بۆیە ئەبوو بە لێفسرای هونەری مەسەلەن لیژنەی هونەریمان هەبوو اینجا حەزم کرد یەک شت باس بکەم لەوانەیە هەنێک گۆرانی بێش گلەیی کردبێ لەو سەردەمەیە ئێستاش لەوانەیە گلەیی هەبکەن کە بڵێ مەسەلەن تیمۆسخای سلێمانی معقەد بوو و گۆرانی نەهێشتووە گۆرانی نەکردووە من ڕاستەکە منش لەگەڵیان بۆچی نەیکردووە هەر ئەوەی کە باسم کرد بەڕاستی کۆمەڵە سڕیات هەبوو لە ناو تیمۆسخای سلێمانیە خەتەر بوو بەڕاستی هەموو کەسێ ئەوە نەبوو لەوانەیە لە پاکی خۆی لە شوێنێ باسی کردایە پەیوەندیکی هەبووە لەگەڵ ڕەفاقەتی هەبووە لەگەڵ یەکێک سەر بە ڕژێمە لەبەرەوە بە بۆنەوەی ڕەفاقەتی لەگەڵایەتی پستەمانی حەزەری کردووە نەیوێراوە چکە وەکو پێم وتی سرودمانە کرد ئەو کاتە لەسەر سرودێ لەوانەیە تیپە هەمووی ئەعدام کرا زۆر خەتەر بوو بەڕاستی زۆر خەتەر بوو ئێمە چەندها کەسمانە و کادری پێشکەوتوی حیزبەکان بوون بەیاناتیان هەڵواسیوە ینی چەندها جار ئێمە تووشی گرتن و بڵێن کادرەکانمان کە تووشی گرتن و ئێمە خۆمان شاردوتەوە لەبەر ئەوە نەیانوێراوە هەموو گۆرانی بێژێک تا بە تەواتی دڵنیا نەبوون لێ یا بزیانزان تۆزە سەرڕۆیی تایە ناوێرا کاری بۆ بکەن و بێتە ناو تیمۆسخای سلێمانیەوە ئەو سەبەبە بووە کاگەژار کاک ناسیر ڕەزازی کاک نەجمێ غوڵامی کە کاڵێ کۆمەڵێکتر هونەرمەند کە لە شاخ بوون ئەو دەم پێم وایە تیپی مۆسیقای سلێمانی مەجموعەیەک بەرهەمی بۆ تۆمارکردن ئاگاداریوان هەیە بەڵێ بەداخەو کاتە من لە سەردەمی بڵێن تیپی مۆسیقای نەورۆزا بووم ئەو کارانێک کە بۆوان کرا بڵێن ئێمە مناڵتر بووین لەو کاتە پێش من بوو ئەوەی غەزالێ ئەوەی کاک ناسر تیمۆسخای سلێمانی بۆی کرد لە دوای ئەوە بەڵێ هەرزاڵێ کاک نەجمی ژوا بزانام گۆرانی بۆ کراوە خۆشمێ وڵاتەکەمی کاک هونەرمەندی خۆشەویست برایم خەیاڵ خوافیکە کۆمەڵێ بەرهەمی تر من ئەوانە بەشدار نەبوون چکانە پێش من بوون پێش ئێمە من و کاگزانەی مەحموود هەژار و مامۆستا بەختیار حەمەکەریم و مامە عەزە و کۆمەڵێ هونەرمەندی تر فەرات حەمە ساڵح و ئەمانە جیلی تیپی نەورۆزین کە پێگەشتین چوونە تیمۆسخای سلێمانی و ئێستاش درێژە پێدەری ئامانجەکەی تیمۆسخای سلێمانین هەرم کۆمەڵە گەنجین کە تیمۆسخای سلێمانی بەڕێوە بین
کاک کۆمەڵێک ئاوازت داناوە یا باشتر بڵێم جنابەت زیاتر خۆتت سەرقاڵ کردووە بە کاری مناڵانەوە حەزەکەم باسێک لەوە بکەی چی بوو کە ئەوەی هان بگری کە بچیە سەروەخت مناڵانەوە کار بۆ مناڵان بکەیت ئێمە لە کوردەواریە کەمتر هەمانە کار بۆ مناڵان کراوە مناڵان ناڵێم 100% بەڵام 90% پەراوێز خراون هەنی بەهۆیەوە کەس نەبووە یارمەتی مناڵان بکە نەبووە مۆسیقا بۆ مناڵان بژەنێ کۆڕی بۆ مناڵان دابنێ ئەمە چۆن بوو ئایا بەر لە تۆ کەسانێک بوون کە چاو لەوان بڕی بێ یان نە جەنابەت یەکەم کەس بووی بەڵێ پێم خۆش بۆ پرسیارە ئێمە کە لە سەرەتاوە لە تیم مۆسیقای نەورۆز بووین کارەکانمان زیاتر مناڵان بوو لەبەرەوەی خۆمان مناڵ بووین بەڕاستی ئەو کارانەش هەڵە بژێرا کە ئەو شاعرانە دایانناوە کە لە ناخی خۆیانەوە هەم سیاسیش بوون مەسەڵەن هەنگە زەردەم خۆشەوێ هەنگە زەردە ئەبڕێ ڕێ دوور ئەمە هەمووی سیاسی بوو بەڵام لە ڕێی مناڵەوە لە زمانی مناڵەوە مناڵ وا پەروەردەکرا ئێمە وا پەروەرداکرین کە وڵاتمان خۆش بوێ هەم خاک و ئاوەکەی خۆمان خۆش بێ و بەرهەمەکانیشمان بۆن و بەرامەی کوردایەتی لێبێت ئەمە زۆر گرنگ بوو ئێمە وەکو پێم وتی دەوری مامۆساکانمان زۆر چوو مامۆساکانمان شۆڕژگەر بوو مامۆسا عوسمان مامۆسای خۆشەویستمان بەڕاستی زۆر دڵسۆزانە بوو زۆر هەتا ئەمێری بە کۆڵی خۆی ئۆکردێنی بۆ هێناین بۆ تەلەبە لەسەر حسابی خۆی فیرار بوو هات دەستی بێماوەت و تیپەکەی ئاوەدانە کردەوە ینی بەرهەمی بۆ نووسینەوە زۆربەی کارەکانی مناڵانمان ئێمە لەو کاتە مامۆسا وەلێمی حەنا بوو مامۆسا ئەنۆخراخی مامۆسا خالی سەرکار مامۆسا سەڵاح ڕەوف ئەمانە کاری زۆر جوانیان کرد بۆ مناڵان بەڕاستی من کارەکانی کارزان و فەرمانم کە ئابینی زۆر معجیب بووم پێی لەیلی ئێستاش من لەسەر ئەو ستایلانە حەزەکەم زیاتریش بکەم حەز ناکەم زۆر ئیشی ڕاپ و بڵێن ئەم شتە تازانە بەڕاستی تۆزێ من زۆر مەیلم لێنەوە لەو شتێکی حەزاری و جوانە من ناتوانم ئەمەش ستایلێکە بەڵام من ئەرە و ستایلە چکە بۆ لەو سەر و ستایلە پەروەردە بووم زیاتر حەزەکەم لەو ستایلانە کارکەم هارمۆنی لە کاری مناڵانە اینجا کاری مناڵان بەڕاستی زۆر قورسە ینی من کاری گەورەم کردووە بەڵام کاری گەورە زۆر ئاسانە ینی لە چاو کاری مناڵانە زەڵاتەیە لەبەرچی لەبەر کاری مناڵان تۆ ملتەزمی بە ڕیتمەوە ئەبێ ڕیتمی تایبەت بە مناڵان لەسەر جوڵەی مناڵ کار بکەی هۆنراوەکەی ئەبێ زۆر سادە و ساکار بێ لە زمانی مناڵەوە بێت ئەنی زۆر قورسە من تا هۆندراوێکی مناڵان ئەدۆزمەوە یا تەکلیف لە شاعیرێکەکەم کە تایبەت لە مناڵان ئیشی مناڵان زۆر قاڵ بووە هەموو شاعیرێک ناتوانێت هۆنراوە بۆ مناڵ بنووسێ کۆمەڵە شاعیر بکە من ئیشی مناڵانەکە پەیوەندیم لەگەڵانە هەیە تایبەت لێم تێگەن پێڵم کە شتێکی ئاوامەوێت فکرەکەی ئێمێ ئاوازە هۆنراوەکەم بۆ دانێ لەسەر ئەوە ئاوازی بە ڕیتمەکەی وەکوتم زۆر گرنگە ئاوازەکەشی زۆر گرنگە تۆ مناڵ زۆر ناسکە بێت لە مناڵیەوە فێریکی بەلای ڕیتمی کوردیا بێت بەلای ئاواز و میلۆدی کوردیەوە ئاشنایکی ڕاهێنانی خودی مناڵەکە ئەو ئاوێنەیە دوای ئەو بێتەوە من لە ئێستاوە فێری ئاوازی تورکی و بەلای عەرەبی و وەکو بەداخەوە ئێستا کاری مناڵان زۆر شێوێنراوە من زۆر ڕخنەم هەیە ینی شتی مناڵان زۆر بە سەقەتی ئەوترێتەوە گوناحە ینی هەر وازان زۆر بەسیتە کیبۆردێک و ئەڕوا تەواو وازان عیبە ئەگەر اینجا یەک شتی تر بە هەڵە تێگەیشتون زۆر کەس پەلاماری ئیشی مناڵان وازانەیە کاری مناڵان لەبەرەوەی ئاسانترە بۆیە ئەچێ ئەوواکە باکسەوە تۆ سەیری شتە جیهانەکانەکەی فیلم کارتۆنێک کابینیت مشکوپشیلێکە بینی ئۆکسترایەک لە پشتیوێتی وایە نە فرقەیەکی ئۆکسترا ئەبێ کارێکێک بۆ کە کاری ئۆکسترا بکە ئۆکسترایەکی بۆ داڕشتۆ مۆسیقای ئۆکسترا کە چەند زەخمە بایخی بۆ دانا زۆر بەڕاستی بایخی هەیە ینی تۆ کارتۆنێکە کە بینی ئێمە لەوانەیە بڵین زۆر بەسیتە بەڵام بێ پێچوانە زۆر گرنگە چکە فکرێکی زۆر گەوری لە پشتەوەیە کاری مناڵان زۆر قورسە مۆسیقاکەی زۆر قورسە ئەنجا ئیشکردن لەگە مناڵیشە ڕاستە زۆر خۆشە بەڵام زۆر قورسە تۆ مناڵێک من مناڵی جاریوە مناڵی باخچی ساوایان بۆ مناڵی ڕەوزە بۆ هاتۆ گوێرانی وەکەم لە ستودیا خۆ دەزانی ئەمە گەورە نییە بڵێ موعیدی بۆ دانیم و لە فڵان وتمە چ کاتێ خۆی ئینە جا خۆشبەختانە خۆشم تۆمارکردن شتەکەی بۆکەم لەگەڵەوە مۆسیقاکەشی خۆم ئامادەیەکەم لە ستودیا چکە کارەکەم ئێستا ئەوەیە ڕۆختە ئامادەگی هەبێت ئەو مناڵەکە هێنم لە سەرلاجەوە لەوێ پسکیتم بۆ داناوە شەربەتم بۆ داناوە مەسەڵەن قسەی خۆشی بۆکەم جاریان نوکتەی بۆکەم بۆچی بۆی جەوێکی بۆ دروست بێ زۆر جار من کە دایکی لەگەڵ یا باوکی لەگەڵە کە گۆرانەکە ناڵێ یا بەغەڵە لی تووڕابێ من ئەکسە دایکەکەمە دەرەوە یا باوکی بێ ئەڵێن تۆ پەیوەندی بەوە نییە تۆ ئێساوای پێ بڵێ میزاجی تێگەی ئەو مناڵە ناتوانێت ئەجارەوە معجیبە ئەو یەکەم جارێت تێت تۆ مایکە بینە ستودیا قینە معقەتە بەلایەوە
ئەبێ ڕێگەی بێ بە کامل حڕێتی خۆی وەرگێت ینی سەر پشکیکەی با بیڵێ جاری وایڵم هەر بە سوحبەت و دەی گۆرانێک ئاڵین تەرینەکەی دەزێ من تۆمارم کردو تۆمار یەکەم لەو کاتەیە جاریا زۆر باش دەرەچێت یا کۆبلێکی تایە خراپەیە کۆبلێکی تایە باشە چەند جارێ ئەمەی پێەکەم دوو قسەی خۆشی بۆکەم نوکتەیەکی بۆکەم ینی بەڕاستی ئاواکرێ دە تراک زیاتری من بۆ ڕیکۆرد دەکەم لە دوایە خۆم دانیشم هەڵی بژێنم پینۆپەڕۆیەکەم ئەوا بێ بەکاری مناڵان بەڕاستی زۆر هیلاگەم بێەوە جا تۆنەکانیش تەوانە بێ لەسەر تۆنی ئەو من گۆرانەکەدانێ وەکو گەورە نیە بتوانێت بازانی تیا بکات ئەبێت ئەبێنین زۆربەی کاتی من ڕیتمە گۆڕم لە گۆرانی مناڵانە ئەگەر شەڵا لە کلیپەکانە ئەیبینن زۆربەی کلیپەکانی من کە کردم یا گۆرانەکانی کە بۆ مناڵانمدانەوە ڕیتمم تیا گۆڕیوە یەک ڕیتم لەسەر یەک ڕیتم نەڕۆشتم لە ئەوڵە تا ئاخیر لەبەرچی لەبەرەوەی مناڵ تا چەند دقێک حەزەکات لە یەک شێواز یەک شت بکات یا یەک یاری بکات هەمیشە گولە گۆڕانکاریایە بۆ ئەوی منیش وای بکەم عینی ڕنگانەوەی ژیانی ڕۆژانەی خۆی بە جوڵە و هەستی خۆی بێت بە هەمان شێوە ڕیتمەکانم گۆڕیوە ئاوازەکانیش ئەو ئامێرانە بەکارێنم کە لە مناڵەوە نزیکە زیاتر تعبیر لە مناڵەکە ئەوە زۆر ویرێنە ئەوەش تۆ ئەبێ بزانی چه ئامێرێ بەکارێن چه ئامێرە هەڵبژێ بەڕاستی ئەمانە ئێمە لە تیم مۆسیقای سلێمانی و لە پێشتر لە مناڵانەوە ئەمانەمان زۆری خوێنووە لە ڕێی کتێبخوێنەوە لە ڕێی سیمینار و لە ڕێی باسکردنی مامۆساکان و لە ڕێی ئیشکاری مامۆساکانمانەوە کە بینیمانن سوودمان زۆر زۆر لەو کارانە بینیوە بەو شێوەیە ئێمە کاری مناڵانمان کردووە بەردەوامبووی لەسەری وابزانم کارێکی مناڵان کردووە کە یادی بەخێر خاتومەرزیە فەریقی کە کۆرس مناڵان کردبوو بە کۆرس بوویەوە ئەو سۆلۆیە تەکخان بوو یادی بەخێر بە بەڕاستی ئەوە زۆر یادگارێکی زۆر خۆش و پیرۆزە لەلام من مامۆسای مۆسیقا بووم لە کازیوەی سەرا بۆ مناڵانی سەرجادە و مناڵانی قوتابخانە زیاتر بۆ مناڵی بەنای مناڵانی سەرجادەوە کرا وانی کە ئیشکەرن مناڵانی ئیشکەر لە ماوەی ساڵێکە من گروپێکی مۆسیقام دروست کە تاوان مناڵی زۆر زۆر هات ئەنواع مناڵە هات مناڵی تەلەبە هادوانی کە خوێنکار بوون مناڵە هاتی سەرجادە ئیشکەر بوون ئاهاتن ئەنواعی تیا بوو هاتن مثلا ڕێم پێیان بەجەوەکە ببینێ بە تاکید زۆربەی مناڵی هەژار بوو مناڵی دەوڵەمەند جارێکیان وەکو فاسیلەیەکێکەکەمەوە بەسەری یەکێکا وتی من حەزەکەم دەرسی تایبەتی وتم وەڵی ئێمە دەرسی تایبەت نییە ئێرە هەمویانن بۆ کویەکە لەبەرەوە لەم ئەجوایە زیاتر ئیسفادەکە وەکو لە دەرسی تایبەت ئمە بەس ینی هەمووی مناڵی فەقیر بوون لە ماوەی ساڵێکە ئێمە کۆمەڵێ لەو مناڵانی کاتەمە زۆرە هاتن ئێمە غایبات وتر ستایلێکم بۆ دانام و زۆر پیان خۆش بوو نوکتەی تیا بوو ینی بەڕاستی مۆسیقا لە سەرەتاوە زۆر وشکە لەگەڵ مناڵی شاناڵم ئەبێ بزانی من بەڕاستی خبرێکی باشم وەرگرتووە لە کاری مناڵانەوە هەڵسوکە و لەگەڵ مناڵە ئەزانم چۆن تیانگەێنم ڕاستە من کەسێکی زۆر پرۆفشناڵ نیم بڵێم وەڵاهین بەڵام لە مۆسیقایە ئەوەنە ئەزانم کە بتوانم بیگەێنم بە بەرامبەرەکەم
ئەوە زۆر گرنگە تۆ ڕۆحیەتی مناڵ تێ بگەیت بەڵێ هەیە مامۆسایە زۆر بەتوانایە زۆر ئەکادیمیە و زۆر لە من زیاتری خوێنەوە بەڵام ناتوانێت دەرز بە مناڵێ بڵێتەوە ئەمەش بەڕاستی ئەمە عیلمە ئەمە لە هەموو دنیاوە پەیوەردەکە ئەوەی کە کاری مناڵە یا ئەوەی لەگەڵ مناڵە هەڵسوکەوت دەگا بێ علم النفس و کۆمەڵێ سایکۆلۆژی مناڵ بزانێت چۆن تەعامل لەگەڵاکە ئەبێ خۆشەویستیە دروستکەی ئەبێ ببی بە هاوڕێی مناڵەکان من لەو کاتەوە لە سەرەتا بووم بە هاوڕێیان ئێستاژەوە خۆیان ماون هەمووی ماشەڵا زۆری ژنی هێناوە شوی کردو و گەورە بوون لە ساڵی 2000 لەو سەردەمانەیە بوو کە مامۆسابوون لە کازیوی سەرا جابێمە سەرباسەکەمان تیپێکی مناڵانم لەوانە دروست کرد ئەوانەیە تاوان زۆری یەن تۆزە هینەکە کە سێرەکەن ئەوە نییە وەکو پلاکێک نییە دەسیبیان یەکسەر مۆسیقال لێبی قورسە تا تەمرینی ئەوهینەوە زۆر تحملی ئەوەی نییە لەبەرەوە حەزەکەی خۆی دامرکان و ئەڕۆشت ناهاتەوە بەس ئەوەی ترکە ئین بوو حەزی لێ بوو ئەمایەوە ئەوانە من زۆر گرنگی پێەیە ئەوەی کە زۆر باش و قابلیتی تیا بوو لە سەرەتاوە وەکو عازفێ دامەنە ئەوەی کە باش نەبووە دەنگی ئیحتیمام بدەنگە دەنگی دەرسی سۆڵفێژم پێوتن بۆی قوریان بۆ کۆرس باش بێت کۆرسێکی زۆر باشی جوانم لێ دروستکردن و گروپێکی مۆسیقای مناڵانی زۆر جوان لە ئەمریکەمان و ئۆکۆردیۆن و هەر ئەو ئامێرانی کە و کاتە لە بەردەستمانە بوو ئیقاع و دەف و ئەم شتانە مثال سێگۆشە کە پیاکێشی لەگەڵ پیانۆ کیبۆرد خۆمان ئامادە کردبوو کە ئەو کاتە بەڕێوبەرەکەمان کاگاکۆ بوو کەسایی کرد گروپێکی جوانۆمانە مناڵ پارێزی کوردستان حەزیان کە ساڵانە فیستیڤالان هەیە چالەکیان هەیە وتیان فیستیڤالێک ئامادە ئاکەین فیستیڤالەکەش ئێمە چەند سنتەرێ بوو تەنیا من حاضر بووم لەو هینەیە من حەوت بەرهەم حاضر کە توانیم لە ماڵمایان کەوت کۆمەڵی بەرهەم بۆ حاضر کردن سا لە پرۆڤین چەندانێک تریشی بۆ دانێم حاضریەکەین نزیکی حەو بەرهەمێکمان حاضر کرد بوو نزیک بووینەوە لە فیستیڤال کە دەست پێ بکەین ڕۆژێ لە کاتی پرۆڤیا بووین بڵێن لێپرساوی ئەوەی کە سەرپەرشتی مناڵانەکات هادوتی مامۆسا ئەژار دڵسۆزخانی ناو بوو میوانمان هەیە ئەتوان بێنە ژوورەوە سیرتان وتمەی بۆ ناقیچەکە کە سێرم کردن من نەمزانی بەڕاستی ناسرێ و کاگ ناسر و مەرزێ خانمان ئەوان خۆیان کرد بەژە زۆرمان پێخۆش بوو مناڵانە هێستان و چەپڵیان لێ یەکسەر لە دوورە وتیان مەی بڕن حەزەکەین بەردەوام بن باگوێ بگرینە سەرەتا وەلو مناڵەکان ئەو نییە خۆشەویستیان بۆ بەڵێ زۆقێکی تریان زیاتر بەهینەوە گۆرانەکانمان زۆریان بەدڵ بوو چەند بەرهەمێکمان بۆ پێشکەشکردن زۆریان بەدڵ بوو زۆریان پێخۆش و دوایی مەرزێ خانم هات وتی مامۆسا ئەکرێ لەگە کاک ناسرە وتی ئەکرێ ئێمەش بەشدار بین وتم ئەی بۆ نا بەس چۆن بەشداریەکەن ینی بەشداریەک شێوەی بەشداریەکەتان چۆنی بێ وتی ئێمە بین بە کۆرس حەزەکەین لەگەڵ مناڵانەیە بەڕاستی زۆر گەورەی بوو بۆ ئێمە ینی زۆر ئەو پەڕی ئەوە گەورەی و خۆشەویستیان بوو بۆ مناڵان کە دەریان بڕی زۆرم پێخۆش بوو وتم مادام وایە من فکرێکی ترم هەیە ئێمە بەرهەمی تر ئامادە ئەکەین بۆ ئێوە گۆرانی بڵێن و بۆ مناڵانی بڵێن مناڵان بکەین بە کۆرس زۆر باشە ئێمە حازری هەچ کاتێ بوو تا حاضر بوون ئێمە ئین وڵای تر دوایە من تەکلیفم لە کاگ ئەحمە کرد ئەحمە محەمەی شاعیر هاوڕێی خۆشەویستم وتم هۆنراوێکم بۆ دانێ لەسەر ستایلی ئیشەکانی کاک ناسر بەڕاستی چونکە هونەرمەندێکی گەورەیە من دایمەن کە ئاوازێ شتێکەکەم بۆ یەکێ حسابی شخصیت و حسابی بەرهەمەکانی پێشووتریەکەم کارێ بکەم کە لە مستەوایدا نەبەزێنێ ئەگەر هیچ نەبێت لە مستەوای خۆیان بێ ئەگە بەرزتر نەبێ با لە مستەوای خۆیان بێ دانەبەزێت شعرێکی زۆر بەقوت و زۆر جوانی بۆ نووسی کورسی مناڵانیشی هەبێت ئاوازێکم بۆ دانا لەسەر ستایلی کارەکانی خۆی لە هەر مەقامی بەیات بوو هاوڕێیانی مناڵان گوێ بگرن بۆ هاوڕێیانی مناڵان گوێ بگرن لە ئاوازمان بەستەیە خۆشی ژینە ئاهەنگە و هەڵپەڕینە ئەوم بۆ هین کرد زۆر بەڕاستی مناڵەکانی زۆر خۆشوتیان تامان ئێمە لە کاتی پرۆفیا کاک ناسرمان لەگەڵا نابوو یەکێکم دانا گۆرانەکە بڵێتەوە ئەوینتر کۆرس بێ بۆی تا کاک ناسر ئینە بێ چۆن زۆر بەقابلێ بەڕاستی پێویستی بۆ ناکرد این بێ دامان نابوو ڕۆژە دوو ڕۆژ پێش ئینەکە پرۆڤیتی بکەین ئەو گۆرانیم بۆ کاک ناسر ئامادە کرد گۆرانێکشم هاوڕێکی خۆشەویستمان لێپرسای کتێبخانە بوو لە هەر لەو سنتەرە شاعیری ژوو دەستی نووسینی هەبوو هۆنراوێکی یا بوومێ ئەم وڵاتە شیرینە بۆ ناسر بۆ مەرزێ خانم ئاواز وشتم بۆ تەرتیب کرد و پرۆڤەمانتیا کرد ئەوش ئامادە بوو بۆ
مەرزێخانم دوایوتم بە کارێکی تریش بۆ مەرزێخانەوە شش پەپولەکەی خۆشی بۆی فیسیڤالەکە تۆزێ چڕۆپڕتر بێت چکە بەرهەمەکانمان کەم بوو شش پەپولەکە زۆر بەناوبانگ و مناڵانی زۆر حەزیانە بوو چەند جار مەسەن لە کاتی پرۆڤەیە یا تاقیکردنەوەی مناڵەکان هەموو گۆرانێکم بۆ بڵێ ئەویانەوەتەوە شعری کاکەی فەلاحە بەڵێ من ئاوازەکەی نازانمێن کیە لەبیر ئاوازەکەی وەڵڵاهی مریژ نازانم ئاوازەکەی کیە ئەو گۆرانیم هێنا بە شێوەیە دامڕشتەوە کە مناڵەکانیش بتوانە عەزفی بکەن بەڵێ تەوزیعەکەم بۆ کرد لەگەڵ کۆرسیشم بۆ زیاد کرد چکە خۆی کۆرسی تیانە بوو گۆرانێ کۆرسم بۆ کرد کە مەرزێخانە بیڵێت و کۆرسەکەش وەڵامی باتەوە ئەوەشمان ئامادە کرد لەگەڵ چەند سرودێکی نیشتیمانی و ئەوانە بە تەوزیعێکی زۆر جوان چەند شیرینە لام خاکی وەتەنم ئەمانە ئەو نەشیدانی تیا بوو لەگەڵ دووسێ گۆرانی تری مناڵانی تیا بوو کە مناڵی وت ڕۆژی فیستیڤالەکە وابزانم لە 95 بوو 2000 بوو بەخوا لەو دۆرە زۆر دڵنیانیم بەس وازم 90 مانگا بوو فیستیڤالەکە بوو باشە من بیرم کە خۆ ئەمان هێشتا پرۆڤەشیان نەکرد ترسام وتم نەوەکوی نەبێ نێن قەیناکە گەر نەهاتن هەر بە مۆسیقا عینەکەین و کۆرسەکە بیڵێتەوە یا مناڵێک بیڵێت نەوەکو سەفەرێ شتێکە حاڵەتی زۆڵا تقریبا ساعات و نیوە 2 ساعاتێکی ما بوو پێش ئارس تەلەفۆنیان کەوتیان نین هەر لەوێ پرۆڤەیەکەکەوتم زۆر باشە لە پشتی پەردەوە لە پشتین تا جمهور دانیشتوانەیە پرۆڤێکی سەریعمانتیا کرد بەڕاستی ئەوە خۆشوتی یان تەسەوڕ نەکرا بۆ سەریع هین بێت هەردووکیان ئامادە بوو ئەو بوو پێشکەشمان کە زۆر سەرکەوتوو بوو ینی لە دەمی ئەوانی کە بڵێن جوابیستی بوون و ئێستاش لە کلیپەکە هەمووی لە کورسات هەیە گۆرانێکی زۆر خۆش دەرچوو لەگەڵەوەش هەمووشی ڕاستەوخۆ بوو بە زیینوی بوو لەسەر شانۆ و گروپێکی ئاوا ئەزمموی یەکەمێتی یەکەم جارێتە شانۆ جمهورە بینێ بتوانێت عەزفکە بەرامبەر ئەو جمهورە بەڕاستی زۆر گەورەی بوو ینی ئەوە زۆر مهم بوو بۆ من خۆشم عەزف کرد لەگەڵیانە و دوو مامۆستاشمان لەگەڵمانە هاوکار بوون بە یارمەتیانی لە عەزفا بەرهەمەکان هەمووی تۆمارکرا زۆر سەرکەوتوو بوو زۆریان پێخۆش بوو من بە تۆمارکراوی بەداخۆ بە ئەو کاتە بە کاسێتی VHS هەیە هەمووی هەماسا لاچی تێک چوو بێ هەموو هینەکەم هەیە هەمووی هەیە بەڵام لە کورسات کلیپەکان ماوە ئامادەن ئەو یەکەم وابزانم من بم بە یەکەم کەس کە کاری مناڵانم کردبێ بۆ کاکناسر کاکناسر بڕوا ناکەم پێشتر کاری مناڵانی کردبێ گوێم لێ نەبووە وابزانام من یەکەم کەسم کە کاری مناڵانم بۆ کردبێ دەست خۆش بێت. هاوڕیانی مناڵان هاوڕیانی مناڵان گوێ بگرن لە ئاوازمان بەستەیە 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 خۆشیە ژینە ئاهەنگە و هەڵپەرینە بە هەمومان یەکدەنگ بین بە هەمومان یەکدەنگ بین
بۆ مناڵان هاوڕەنگ بین بە شادی و بە خەندەوە بە شادی و بە خەندەوە بەستەی نوێ بڵێنینەوە باسێک لە مۆسیقای دوبلاژ و مۆسیقای مەتنی فیلم ئەوانە داتناوە و بڵاو بووەتەوە فەرموو. زۆر باش. من کاری طبعا کە دوایەوەی کە لە خولەکە هاتمەوە زۆر حەزم لە کاری تۆمارکردن و ئەو شتانە بوو. هەر وەختی خۆشی لە تیمۆسخا سلێمانی لەگەڵ کاری تۆمارکرد بڵێ ژەنینە عازفکردنە هاتم بەلای ستودیۆکە هاتم سەیری تۆمارکردنەکانمەکە زۆر حەزم لێ بوو فێر بم لە نزیکەوە سەیری دەست و پەنجەی مامۆستاکانمە کرد. دوایی لە خولەکەشمان لە ساڵی 2005 چوون بۆ دەرەوەی وڵات بۆ ئەردەن 6 مانگ لەوێ بووم. خولێکی چڕوپڕم لە کاری میدیایی و کاری ستودیۆ و کاری بڵێن پێش تفۆڵە مبەکرە کە پریچایڵ هودی پێوت ینی مناڵ پێش چوونە قوتابخانە چۆن کاری هونەری بۆ بکرێ. من ئەو کارانە فێر بووم لێوێ کە هاتمەوە لە ستودیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەیی لێپستای ستودیۆ وەکو لێپستای ستودیۆ دەست بەکار بووم. ئەو کاتی کە بڵێن تازە کۆمپیوتەر وای لە هاتوو کە لە ستودیا بەکار بێت چۆن پێشتر بە کاسێ دەکرا تراکات هەبوو 3-4 تراگەی ئەکرد. کۆمپیوتەر پرۆگرامی کۆمپیوتەر کە پێیا بوو دیمان کرد بیرم لەو کردەوە بۆ ئێمە کاری دۆبلاجی فیلم نەکەین. دۆبلاجی فیلم ئەکرا و کاتە بە کاسێ دەکرا زۆر عملیەکە زۆری پێچوو هەموو ستافەکە دانیشتو بێکەوە و مؤسەراتەوەوانە. من تێستێکم کرد فیلمێکی کورتم هێنا تقریبا 40 دقەی 45 دقەی ئەبوو بۆ شەوی سەری ساڵ بوو باسی شەوی سەری ساڵ و بابنوێلۆمانەیە کرد دۆبلاژمان کرد لەگەڵ چەند برادێکی تەلەڤیزیۆنە بە کۆمپیوتەر کردمە کوالیتی زۆر جوان بوو لیپسن زۆر ڕێک بوو چکە بە کۆمپیوتەر خۆمان هەمووی چاکمانە کرد اینجا ئاسان بوو یەک کەس دەیتوانی هەموو کارەکانی خۆی تەواوکە و اینجا ئەوەی تربێتەوە بیکە. ئەو کەوم کرد و پیشانی ئەو کاتە مامۆستا کاوی ئەحمەد میرزا هونەرمەندی گەورە مامۆستا کاوە بەڕێوەبەری تەلەڤیزیۆن بوو زۆر زۆری پێخۆش بوو زۆر زۆری پەدڵ بوو هەر بۆ وتی بۆ شەوی سەری ساڵ دایە بەزێنی بە پەلەک تاوام کرد کارەکە. لەوە چوومە ئەو مەجالانەشەوە کاری دۆبلاجیشمە کرد دۆبلاج بە کۆمپیوتەر. ئەوە بوو لەگەڵ عەقدێکم کرد لەگەڵ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری مناڵان بۆی کاری فیلمێکی مناڵان بکەین و لە هەموو کەناڵەکان دابەزێ. فیلمی فایندین نیمۆم هێنا ئەوی ماسیەکانە کە فیلمێکی بە قۆت بوو 6 جایزەی ئۆسکاری وەرگرت بوو زۆر پەروەردەیی و مناڵانە بوو. دەستم کرد بە دۆبلاجکردنی ئەوە ئەو کاتە لە ستودیۆ خۆما کرد زۆربەی کارەکانیشمە لە ماڵەوە کرد بوو مناڵەکانی خۆشم زۆربیان بەشدار بوون دەوری سەرەکیشی کە نیمۆ دەورێبینی کچەکەی خۆم لاوان بوو دەورێبینی ئەو کارم کرد زۆر زۆر کارێکی جوان بوو لە هەموو کەناڵەکانە دابەزی بڵاو بۆەوە. دوای ئەوە کۆمەڵە سنتەری تر دروست بوو کاری دۆبلاج جوانەیە کرد. من زیاتر کاری تۆمارکردن و کارانی کە بۆ تەلەڤیزیۆنیش بوو زیاتر من ئەم کرد. لەگەڵ ئەوە ئەنجا کاری تایتڵی فیلم کارتۆنەکان بڵێن سەرەتا و کۆتایی فیلم کارتۆنەکان گۆرانەکان کە دۆبلاجیان نەکرد ئەوان هاتین ئێمە ئاوازێکمان بۆ دانا لەسەر ئەوە ئەمە ببوورە شعرێکیان بۆ دانا لە ڕێی شاعیرەکەەوە ئاوازەکەی من بۆم دانا. زۆربەی کارەکانی تەلەڤیزیۆنی پەروەردەی کە فیلم کارتۆنەکان ئاوازەکانی بۆ داناوە هەتا ماوەی مناڵان پێشبڕکەیەک بوو ڕێکخراوی کیدۆ بوو بۆ بەرنامەیەکیان هەبوو لەسەر مناڵان وتیان بۆ تایتڵی ماوەی مناڵان پێشبڕکەیەکمان کرد لەگەڵ چەند هونەرمەندێک کە ئاوازی بۆدانا. خۆشبەختانە ئاوازەکەی من یەکەم دەرچوو کاتە خەڵاتم وەرگرت لەسەری مەبلەغێ پارەی بەسیط بوو بەس خۆش بوو من گەورەی بوو بەڕاستی کاتەوەزم 100 دینار بوو 100 دیناری سویسری بوو لە بڵێن لە 2003 ئەوانەیە بوو کاکتار عەبدوڵڵا ئەوزەم سەرپەرشتی و بەرنامەیە کرد دائانیشم ئێوارە بۆ بەرنامەی ئەمجارە ئەو بوو ئەو گۆرانیە بوو. ئێستاش لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی لە ماوەی مناڵانە بۆ دەستپێکی ماوەی مناڵان هەمان تایتڵە ماوە کە هۆنراوەکەشی محەممەد پاکش بوو
ئەو بەرهەمەی من یەکەم دەرچوو لە سلێمانیە کۆمەڵێ کلیپم کرد کاری کلیپ بۆ مناڵان هەستم کرد بەڕاستی تۆزێ ئەو هینا فراغی تا کۆمەڵێ گۆرانیم ئاوازمدانم بۆ مناڵان هەر لە تەلەڤیزۆنی پەرۆدەیش کلیپمانە کرد ئەمانە بە کەناڵەکانی تر لە کاری ئامادەکردنی بەرنامی مناڵانە چەند بەرنمەیەکم کرد لە مناسەبەتەکانە زیاتر لە بڵین بۆ بەرنامەی بۆ ئامادەکردن بۆ سەری ساڵ بەرنامەی بریسکەم ئامادە کرد لەگەڵ بە هاوکاری چەند هاوڕێکی ترم لە کامێرەمان و لە دیکۆر و کارەکانی ترە لە تەلەڤیزۆنی پەرۆدەیی و کاری ترمان کرد لە باخچەی ساوایانی سلێمانی هەر بۆ بەرنامەی بجەژن و خۆشم چەند بەرنمەیەکم ئامادە کرد بۆ کەناڵەکانی تریش کە داوای نەکردمی لەوانە گەلی کوردستان بوو کەناڵی گەری کوردستان دادەبەیان بوو بۆ ڕۆژی جەژنی قوربان بوو لە ساڵی 2005 و 6 بوو بەخوا لەو دەورەیە بوو زۆر من زۆر تەماڵم بۆ تاریخەکان هەر چوار ڕۆژی ئینەکە بەرنمەیەکم بۆ گروپێکی مۆسیقای مناڵانم هەبوو دایمە من گروپێکم هەبوو حاضر بوون پرۆفام پێکردن بەرنامەی مناڵان دایم بەرهەمی تازە بەرهەممان بۆ ئامادەکردن و بەرنمەیەکیشمان کرد بۆ کورسات هەر بۆ ڕۆژی جەژن بوو ئەویش بۆ 3 ڕۆژی جەژن بوو تقریبا 45 دقەمان پڕ کردەوە بە گۆرانی و بەرهەمی مناڵان هەمووشی بەرهەمی تازەی خۆم بوو و چەند گۆرانی و مۆسیقایەکەم حاضر کرد بوو ئامادە کرد بۆ بەرنامەی مناڵانی ژوانە زارۆکە هەبوو لە کەناڵی کورسات هەموو حەڵقەیەک من کلیپە یا دوو کلیپم بۆ ئامادەکردن زۆربەی کەناڵەکان هاوکاریم کردوون تیپەکەت ماوە تیپی مناڵانە تیپەکە بەداخەوە من ئەو تیپا زۆر گەورە بوو ماشەڵڵا ئێستا ئەوان مامۆستانەوان تەلەبێ و خێرەسا تیپم نییە بەڵام بەردەوام لە پەروەردەکردنی مناڵ و لە گەورەشە هەتا خەڵکی گەورەژێت فێری مۆسیقای بێ دەرمەش سەرکەوتوبی سپاس دەکەم کاکە ژەرگیان ماوەی بەرنامەکەمان بەسەرچوو لایشماندا لە بەرنامەکە ئەگەر شتێکی تایبەتی هەیە بە کورتی و بە کوردی فەرموو سوپاسدانەکەم ئەوەی کە حەزم کرد بیڵم لە بیرم چوو من کۆمەڵێ کاری تۆمارکردنم زۆر کردووە بۆ هونەرمەندە گەورەکان کاری سەر ستێژیشم کردو زیاتر کۆنسێرت و ئەمانە کە بڵین کاری دەنگ بەڕاستی کاری دەنگی زۆر گرنگە لە ئیشی مۆسیقایەکێکە لە بەشە گرنگەکان هەم لە تەلەڤیزۆنیشا زۆر گرنگە لە کەناڵەکانە یەکێ لەوانە بۆ کاکدانا غەنی دوو بەرهەمم بۆ تۆمار کردووە کاک شوان میرە بۆم تۆمار کردووە و کاک بەرزان سەیدا سیدیەکم بۆ کردووە هونەرمەندەکانی ڕۆژهەڵات ئەو خانم مستەوفی نازەم ناوی تەواوی چییە سیدی و بە هاوکاری لەگەڵ کاک نەوزادی هاوڕێمە سیدیمان بۆ کردوون گروپی سەحوری سارەنگی سەیفیزادە ئەمانە لەگەڵ کاک نەوزادا چەند سیدێکمان بۆ کردوون ئەمانە کارم بۆ کردوون بۆ هونەرمەندانەوە کاک بران مەجید کۆمەڵێ هونەرمەندی تریشکە کاری دەنگ ئێستا من کاری دەنگە لە کاری دەنگە هاوکاریانم و ئیشان بۆکەم عەسفیشیان بۆکەم و تۆمارکردنیشیان بۆکەم ئاوازیشم هەیە ئیشەڵا بەتەمەم لە ئیشی گەورەشە چەند ئاوازێکم حازرە ئەمە لە دەرفەتێکە ئیشەڵا تۆماریان بکەم ئەگەر زروف یارمەتیمان بە هیوادارمە سەرکەوتوبی کاکە ژەرگیان دیارە لەسەر کار و چەلاکی و بەرهەمەکانی خۆت بە بەرنامەی کورد و بەرنامە تەواو نابێ بۆیە مەجای بەرنامەکەمان هەر ئەوە بوو هیوادارمە سەرکەوتوبی هەمیشە بەردەوام بیت بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ کاکە ژار تا هونەرمەندێکی تر و دیدارێکی تر هەر شاد و بەختەوەر بن. What
شەی باخەکە هەر بۆ ئێوەیە خوداخەکە لەو ڕۆژەوە من دوورم لە ئێوە هەر خۆم ئەزانم دڵ چەند پەشێوە هەر خۆم ئەزانم کام بڵێ سەیخەم لە دار و نەوە بەر بۆتە جەسەم هەر خۆم ئەزانم دەردی دڵی خۆم توخوا بە هەر خۆم بۆ خۆم خەم بخۆم هەر خۆم ئەزانم چەند بەسەر سامی گرتومە ملێ ڕێبێ ئارامی دەست لە ناو دەستی دڵی ڕەنجەڕۆم بەڕێ دڕکاوی مەینە تا ئەڕۆم